بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت ڕۆژێکی نوێە لە گەشتیشی کاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەی سپێک دەگەینەوانێ دەرەنجامی یارەکانی دوێنێ ئەمڕۆ کۆمەڵە قسەباسی تایبەت دەکەین بەڵام بێگومان دەستپێکێکی ناخۆشمانە بێ بۆی کە یعنی زاخۆ دوێنێ بەرامبەر بەیانی شەبابی سعودی بە لەدانە یەکلاکەرەوەکان شکستی خوارد بۆ ئێمە شەوانێ نەیتوانی بگاتە یاری کۆتایی جامی کەندا و کە وەرزی ڕابردوو ینی دوهۆک توانی نازناوی پاڵاوانتەکە دەستەبەر بکە کە بەداخەوە مێکە بوو لە ئەنجامە ناخۆشەکانی دوێنێ لە کۆی گشتی ڕکابەریەکان و لە کۆی گشتی و ڕکابەریانەی کە هەبوون لە تۆپێ و کۆمەڵە یاری زۆر هەبوو دوێنێ چامپیۆنزیگی دوی ئاسیا و ئەمە لەملاو ئەوە لەولاو دوێنێ بەیانی یاری ئینتەرمیامی لەگەڵ کۆلۆرادۆ و ئەنی کۆمەڵە یاریە بوو بەڵام من ئەوەی کە بۆ من گرنگی هەیە و بۆ من پەیامێکی تیا بیگەن بە بینەرەکەم من ئەمانە باسەکەم و لە هەمووشی گرنگتر باسکردن لە سەرکەوتنەکەی مانچستەر سیتی بەرامبەر بە ئارسناڵ و دەستەبەرکردنی نازناوی بۆندسلیگە لەلایەن بایر مونیخ و هەروەها ڕکابەری چامپیۆنزیگی خولی ئیتالی بەرەوکوێ ئەگا و خۆتان زان گۆڕانکاریەکە گۆڕاوە ئینتەر میلان نزیکە لە دەستەبەرکردنی نازناوەکە و ئەوەشی گرنگ بوو دوێنێ مۆرینۆ سەرکەوتنی بەسەر سپۆرتینگ لیشبۆنەدا تۆمار کرد کە دیارێکی بە نرخی پێشکەشی پۆرت و یانە پێشۆکەی کرد کە سپۆرتینگ هەر نەدەدۆڕا بەڵام مۆرینۆم تیپەی تووشی دۆڕان کردانەوە تا کۆمەڵێ بابەتی زۆر گرنگ هەیە کە قسەی لەسەرکەین ئێمە هەوڵ دەدەین بە پێی توانە و بتوانین قسە لەسەر بابەتەکان بکەین و هەریەکەیان گفتوگۆ قسەی خۆمانی لەبارەوە بکەین بەڵام وەکو پێمتن دەستپێکەکەی ئەوەی زاخۆ بوو کە بەڕاستی شتێکی ناخۆش بوو و ینیەوە لە خولی نایبێ عراقیش گازی باکوور یەکسانێکی تری کردووە جیاوازەکەی کەمە بێتەوە خەریکە هیوای ینی گەیشتن بە خولی بژاردەی عراق یا خولی ئەستێرەکانی عراق یعنی خەریکە بەرەو بێ هیوایە چێ هیوادارم بەرپرسانی گازی باکوور کە یانەیەکی شاری کەرکووک یانێکی کوردی کوردستانی شاری کەرکووکە ینی بە خۆدا بچێتەوە بۆی کە ئیشەکان ڕێک بخرێتەوانێ بۆی کە تووشێم ناڕەحەتیار بێت لە بارینەوە دەست پێکەم چونکە دوێنێ شێوێمە من و بڕیار هاتی نالاتان بۆ ئارسناڵ و سیتی بۆ دواتر دەچمەوە سەری بایرن بۆ پەڕی شایستەی بۆ پەڕی ئاست بۆ پەڕی ئەنجام بۆ پەڕی لێهاتووی بۆ پەڕی یعنی ئەگەر تۆ دە مواسەفات لە تۆپی پێە ڕیسکی بۆ تیپێکی باش بۆ بردنەوەی نازناوی بۆنزلیگە بۆ بردنەوەی نازناوی هەر خولێک یا بۆ بردنەوەی هەر نازناوێک ئەگەر تۆ دە خاڵ دیاریکەی ئەتوانین بایرن لە کوی ئەم دەخاڵە ئەگەر هەر خاڵێکی دەیبێتێ لەم سەد خاڵە بەلانی کەمەوە بایرن زیاد لەنەوە 5 خاڵی و خاڵی هێنا ئیتر بە دیفاعڵی بە وەسەتەڵی بە هوجومەڵی بە شێواز یاریەڵی بە گۆڵکردنەڵی بە گەڕانەواڵی بەبێ هیوانەبوونەڵی بە تۆکمەیەڵی بەبێ یعنی بە هەموو ئەم پێوەرانە بایرن ئەتوانین بڵین هەموو ئەمانەی پێکاوە و خوێندکارێکی زۆر زیرەک زۆر لێهاتوو زۆر کارامە بووە تاوان ئێستا من دەزانم زۆر هاوڕێ ڕەنگە بێڕێزی بەوە بکەن بڵێن وەڵا بایرن ڕکابەری نییە لە بۆندسلیگە پاڵانی بۆندسلیگە گرنگی نیە نا گرنگی لەبەی بارن لەوێ ڕکابەرەکەی تە بڵی تۆ لەو جێگەیە ڕکابەریەکەی تۆ لەو پێگەیە ڕکابەریەکەی یعنی ئەمە بەدەست من و تۆ نییە بارن لەو پێگەیە ڕکابەریەکە و پاڵەوانە بەڵام ئەگەر ئەتەوێ ئەم دادپەروەریە وەرگری ئەگەر ئەتەوێت تۆ بگەیتە حەقیەتێت سەبارەت بە بایرن وەرە ئەو شێوازەش وەرگرە کە خولەکەی پێبردوێتەوە وەرە بایرن بزانە چۆن خولەکەی بردوێتەوە عنی بایرن ئێستا بەرەو تێپەڕاندنی 100 گۆڵە ڕوە لە چواریاری داهاتووە چوارهەفتەی کۆتایی بەرەو تێپەڕاندنی 100 گۆڵ و هەوڵی 120 گۆڵەیە هەوڵی 120 گۆڵە ینی 120 گۆڵ بکەی لە کوی 34 یاری چونکە خولی ئەڵمانی 34 یاریە 38 هەفتە نییە وەکو خولەکانی تر بۆیە ئەزانین ڕکابەرەکانی بایرن لە ئەڵمانیا پێ بەڵام ئەو شێوازەی بایرن خولی پێبردوێتەوە ئەو یاریی بایرن ئەیکا ئەو توانایی بایرن نمایشی کردووە ئەو ڕکابەری بایرن کردوێتی ئەو لێهاتووی بایرن پێشکەشی کردووە شانی ڕێز و شانی باسکردنە
کارەکانی کۆمپانی لە بایرن بۆ بردنەوەی خولی ئەڵمانی شانی ڕێز لێگرتنە. ئێمە حەقمان نییە بۆی ئەمە چی بی و چی بی و چی نابێ. بەڵێ بایرن پێگاتێکی تۆکمەیە هەر ڕانەرێکی تر بێ لە شوێنی کۆمپانیە توانێت نەتیجەی باش بەم تیپە بێنێ ئەزانین تیپێکی زۆر بێز ئەزانین تیپێکە یعنی لە هیچ شتێکی کەم نییە هەموومانەش ئەزانین بەڵام ئەمە ڕنگدانەوەی یەکە پێکەوە باشە ئێمە نەمان و تۆ بایرن تیپێکی بێلاوازە بۆ نمونە تیپێکە ئینجازەکەی بەس کۆمپانیەکە ئینجازێنێ نە بەڵام لەگەڵەوەی ئێمە ئەم سکواتەمان لە بەردەمایە ئەم پێگاتەیەمان لە بەردەمایە ئەم یاریزانەمان لە بەردەمایە کۆمپانیش زۆر بە جوانی زۆر بە باشی کارەکانی خۆی کردووە و هاتوێتی پامێکی جوانی گەیاندۆتە ئەم یاریزانە و تێکەڵەیەکی لەگەڵ ئەم یاریزانانە دروست کردووە کە کۆی گشتی توانێت تێم تیپە جوانە نمایشکە ینی نەبێ ڕێز بە بەرامبەر بە کۆمپانی بڵێ وڵاتی پەکەت بەهێزە گەرەوەش نەبێت و نەبی یاریزانەکانیش بامان شێو ئەو شێوازەی بایرن بۆ دزلیگای پێ بردووەتەوانێ لە هیچ خولێکی ترا پاڵەوانمان نییە هێندە بەڕایی پاڵەوان بێ لە هیچ خولێکی تری ئەوروپایە ئێمە پاڵەوانمان نییە بەو ڕەهاییە پاڵەوانی خولەکەی بوو بێ تۆ بەتەمای بەڕێزی بەیانەکانی ئەڵمانە کوێتە فرایبۆرگ گەیشتۆتە چوارگۆشەی زەڕینی ئەوروپا لیگ وایە فرایبۆرگ چۆتە چوارگۆشەی زەڕینی ئەوروپا لیگ خۆ بۆچی خراپەیانەکانی ئەڵمانی ینی تۆ بۆ ئەتەوێ لە توانای میانانە کەم گەیتوانێ ینی حاڵێ ئەم تیپە بە جۆرە لە جۆرەکان کارەکانی خۆی کردەوە کەوەی کە هەیە ینی ئەمە دەبێتە دەستکەوتێکی تایبەت بووی تیپێکیشی لە چواری ئەوروپا لیگ تیپێکیشی لە چواری چامپیۆنز لیگ دەستکەوتێکی تایبەتە دەستکەوتێکی تایبەتە بۆیە ئێمە هەموو شتی وەکو خۆی سیرەکەین ئەو پاڵەوان بوونەی بایرن پاڵەوانێکی زۆر جوان بوو زۆر شانی ستایشکردنە هەم یاریزانەکان ئەم کۆمپانی ڕایەنەر ئێستا کارەکە ماوەتەوەی کۆمپانی ئەو وردەکاریە بچووکانی کە بایرن تووشیە بێ ئیتر لە یاری کۆتایی چامپیۆنز لیگە لە بەرامبەر پاریسا دەبێت چارەسەریکەوە تیپەکەی هێندە بێزە توانای چارەسەرکردنی و لە توانایدایە نازناوی چامپیۆنز لیگیش دەستە بەرکە چونکە بەڕاستی تیپەکەی تۆکمێ بەڕاستی خۆشی گونجانێکی زۆر باشی لەگەڵ تیپەکە دروست کردە کاک محەممەد جان بەسەر چاو کاک ئەحمەد بەسەر و چاوانم جوابی کۆمنتەکانی نەوانەیە ئەو کاکازیانی ژەکسە باسی مۆرینۆکەی کرد سەر چمە سەر ئەرسناڵ سیر بکەم من خۆتان نەزان چەند کەڕەت لێرە دانیشتوم و بەرنامەکانی ڕابردووم هەیە وتومە سەبارەت بە پرێمەر لیگ من هەمیشە لەگەڵ بۆچوونەکەی مۆرینۆیە بۆی کە نۆزەتیپەکە پاڵەوانە بێ ئەرسناڵ پاڵەوان نابێ ئەمە چی ئەمە بۆچوونە بەس واقعیەتی تیپ دوێنێ بە هەموو شتێ حەزمە کرد ئەرسناڵ ئەنجامێکی باش بێنێ بڕوا بکەن ئەرسیناڵ وای لێ هاتووە بۆتە شانی بەزەی هەر بەجددی ئەم قسەیەکەم یعنی من خۆم ئەو کۆمەڵی هاوڕێم هەیە لە فەیسبووکیش مناقەشیان لەگەڵاکەم پڕبەدڵ وتومە حەز ناکەم مەجموعەیەکی تر دروست بن ئەڵتراسی ئەرسناڵ دروست بێ ویتر بۆ هەموو شتێ تر دانیشتن مناقەشەمان بکەنەوە متۆپێ پەنارتی و متۆپێەوە هەموو تۆپیەوە و تیپێکی دوها قورسە بێت تۆزێ بوارەکە بۆ تۆ وتومە بەخوایە خوار سیتی پاڵەوە بێ ئەوەتە دۆنا ڕۆماش کە دوێنێ ڕشتی ئەمەلیا بارسیناڵ بەڵام لەگا حەزەکەم بناوە بە دوایی هەر قەرەبوشی بۆ کردنەوە تۆپێکی یەک دوو تۆپی سەڵەسەد دێتەوە بەڵام بەرحاڵ باسەکەی من لەسەر چییە ئەرسیناڵ کەوتۆتە دۆخێکەوانێ تۆپی پێ بەزەی پیایەتەوانێ جا ئەمەم نەیشوبهێنن بەوە ئەها بیرتانە پێشتر ئەیانوت بۆ نمونە ئەها جمهورەکانی مێسییان و ئەیان و مۆندیال پێویستی بە میسیە میسی پێویستی بە مۆندیال نییە بەس ئەمە ئەرسناڵ ێجگار وانە ئەرسناڵ پێویستی بە نازناوی پریمەر لیگا بەڵام بەجددی شتەکە شانی بەزەیە یعنی وامان لێ هاتووە لە ڕووی بەزەییەوانێ لە ڕووی عەتف و سۆزی شەوانێ حەز پێین ئەرسیناڵ نازناوی پریمەر لیگ بەدەست بێنێ بەشکەم ئەم عوقدەیە تێپەڕێنێ ئەم بەربەسە تێپەڕێنێ
ئێوە پێشتریش بینیوتان لە لیڤەرپۆڵی تووشی ئەم عقدەیە هاتووە مانچەستەر بەرەوەی عقدەیە ڕۆ ئەو مانچەستەر یونایتد لەو کاتەوەی فێرگسۆن وازی هێناوە ئەو نزیک بە 14 ساڵە بێ 13-14 ساڵە مانچەستەر یونایتدیش عقدەی پرێمەر لیگی کە سەیری عیملاقەکانی ئینگلتەراکەی وەرە سیرکە مانچەستەر یونایتد عقدەی پریمەر لیگی بۆ دروست بووە ئارسنال عقدەی پریمەر لیگی بۆ دروست بووە یعنی لیڤەرپۆڵ هەتا هاتنی کلۆب عقدەی پرێمەر لیگیە بوو گەورەکانی ئینگلتەرا چێن ئەمانن ئەوە چێلسیش بەکێوە لە چێلسیش لە 2007 نێبردووە کاک چێلسیش لە 2007 نازناوی پرێمەر لیگی نەبردووە ینی چێلسیش وابێ بە نزیکی 10 ساڵ ینی تیپەکانی ئینگلتەرا بەم جۆرەڕن سیتی لە ماوەی ڕابردوو چەند نازناوێکی پریمەر لیگێ برناو بەناو بەڵام لە دوای نەمانی فێرگسۆن و دواتریش هاتنی گواردیۆلا سیتی بە تەواوەتی کۆنتڕۆلی نازناوەکانی پرێمەر لیگی کردووە و تیپە گەورەکانی دیکە ئینگلتەرایان تووشی عقدە بوون بەدەست سیتیەوە ئێستەی لەسەر بێ ئەم نازناوی پریمەر لیگا بڕوا بکە لێهاتووی سیتی نییە ئەرسینال خۆی ئەم دەرفەتانایە ئەرسینال خۆی ئەم دەرفەتانایە یعنی ئەو دوو یەکسانی هەفتەی 27 بەرامبەر بە برینفۆرد و وڵڤز بۆ سینال پامێکی خراپ بۆ کاتەر سینال ئەوەی ببردایەتەوە تەواو بوو خۆ ڕاستە سیتیش خەرە بۆکە یاوانێ حال لەگەڵ وڵڤز و لەگەڵ وەسامە یەکسام وەڵامی من پێشتر سیتیمان نەبینیەوە بەم جۆرە بێ بۆیە ئارسنال شایانی بێت سەبارەت بۆی کە چێ پریمەر لیگە با و چێ پریمەر لیگ نابا ئارسنال یاری دواخرا و یاری پێشڕا بێتەوە سەیریگە نەزیان ڕۆژی چوارشەمە سیتی بەرامبەر بە بێرنلی یاری خۆیەکە کە ئەو یاریە باتەوانێ ئیتر نازانین بە جیازی چەند گۆڵی باتوانێ بەڵام سیتی پێشەنگی پریمەر لیگ دەگرێتە دەست باشە ئازیزانم لێرە یارەکان تەعادول ئەمێننەوە پێنجاری بە پێنجاری ئەمێنەوە یاریەکانی داهاتوو بۆ هەردوو لە یاری کۆتاییە ئەوەی کە قورسە بۆ ئارسنال سێ دێربی ئەنجامێ سێ دێربی فۆڵهام وەستام کریستال پاڵاس و نیوکاسڵیشی لەگەڵە و یاریکیشانی بەرامبەر بە بێرنلی ئەمە پێنج یاریەکەیەتی ئەوەی بۆ سیتی قورسە چییە؟ ئەوەی بۆ سیتی قورسە دوو یاریانە بە تایبەت ناو بۆرنمۆس لەگەڵ ناو ئێڤەرتۆن و کۆتا هەفتەشی لەگەڵ ئەستۆن ڤیلایە بەڵام لە یاریگای خۆی یارەکەی تری برینفۆرتە لە نێو یاریگای خۆی یعنی لە پریمەر لیگیشە ئێمە هەز بەم جیاوازیانەکەین گوێ نییە لەوەی ئەمە یاری چیە و یاری چیە و یاری چێنە و یاری کوێ عنی وڵڤز ئەم ساڵ 20ەمە دوو گەورەترین یاری خۆی بەرامبەر بە ئارسناڵ و بە مانچستەر سیتی کردووە بۆیە ڕکابەری پریمەر لیگ بەردەوامێ بەڵام ئەگەر ئارسناڵ دوێنێ بیبردایەتەوە کۆتایی هاتبوو ڕکابەرەکە کۆتایی هات ئەگەرچی من دوێنێ هەر خۆشم ینی خۆمایە دەزەوەی کە ئەرسناڵ بتوانێت بەسەر مۆقدەیە ئازاڵ بێ و هەوڵێکی زۆر جدیشیانە بەڵام کۆی گشتی کە تۆ نەوتوانی ئامانجەکەت پێچی نییە خۆبینیتان پێشەوەی مانچستەر سیتی ڕاستە مانچستەر سیتی گێمی یەکەم زۆر باش دەرکەوت ڕاستە سەرەتای گێمی دۆم چەند هەوڵێکی بوو بەڵام دوای ئەوە بۆ ماوەی 10 خولەک ئارسناڵ بە تەواوی جڵەوی یارەکەی گرتە دەست ئارسناڵ نزیک بوو لەوەی ئەنجامەکە لە سوودی خۆی یەکلا بکاتەوە تا هەتا ئەو هێرشەشی کە گۆڵی 2 میلیە بەرهەمیێت هێرشێکی ئەرسیناڵە لە هێرشێکی هەڵگەڕاوە دروستە بێت دۆنا ڕۆمان ڕاستەخۆ کە تۆپەکە وەردەگرێ و هەڵی دەدا بە ئۆرێلی دەیداتە سیمینۆ دەیداتە ئۆرێلی و یەکسەر بۆ هالاند و گۆڵ 5 لەمسیشی گواردیۆلا نییە لە ڕووی شێوازی یاریکردن لە ڕووی شێوازی تاکتیکیەوە بۆ گۆڵکردن ئاگادار بن لەمە شێوازی گواردیۆلا نییە چونکە بناغەی هێرشی گواردیۆلا پۆزیشنال پڵەی جیاوازە بەڵام ئەمە لە هێرشێکی ئەرسیناڵەوانەیە کە ئەرسیناڵ هەوڵیە بۆ گۆڵی دووەمی مانچستەر سیتی بەرهەما ئەنی با زۆر بێڕێزیش نەبین بەرامبەر بە ئەرسناڵ بۆیە ڕکابەری پریمەر لیگ تیای دەمێنێ و ڕکابەریکی دوور و درێژە ئێستا هەچ کەسێک کە بڵێ ئەم یەکەمە بێ یا ئەم یەکەمە بێ پێوەری پێ نییە چونکە خاڵە دەستدانی تیاابێ ئێستا تۆ یعنی ئەگەر بەسیترین شتیش داینین بۆ نمونە تۆ گرێویەوە کە ئەڵی سیتی خاڵ لە دەست نایە ئەویش گرێویەوە کە ئارسناڵ خاڵ لە دەست نازانی ئەو کاتە چی جیاوازی یەکلایەکاتەوە ئەو کاتە ئەو پێنجاری کە ئەمێنێت کامیان بە جیاوازی گۆڵی زیاتر سەرکەوتنی تیاتۆمارەکەن تاوی نازناوەکە دەست سەبەر بکەن ئەو کاتە بێ بە شەڕیەوە بۆیە ڕکابەری پریمەر لیگ درێژە دەچێشێ لە ئەنجامەکانی دوێنێ دیکە لە خولی فەڕەنسی پاریس سەن ژەرمان دۆڕا و ڤیتیناش تووشی پێکانات ئاسایی ئەم دۆڕانانە بۆ پاریس سەن ژەرمان یعنی ئەگەر بڵی سریکە
سێری کە غێری پاریس سەن ژێرمان چیانێکی دیکەی فەڕەنسی ئەچێتە نیهایی ئەوروپا لیگانیایی کۆنفرانس لیگیا ئەچێتە چواری و یعنی بە شێوکی بەردەوام ئەی لە ئەڵمانیا سیرەکەی ئەچنەوە دۆرتموند 2 ساڵ پێش یاری کۆتایی چامپیۆنز لیگی کردو یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەی لە فەڕەنسا غێری پاریس چییە ماکە کەس کەواتە ئەو گلەی و گازندانەی کە هەتانە لە خولی ئەڵمانی یا بۆ نمونەتانەوێت بۆ بێڕێزی لە بایرن داینن یا بۆ نمونەتانەوێت لە توانای بایرن کەمکەنەوە شمولی فەڕەنساکە شمولی ئەڵمانیا ناکە ئەو ڕەخنانە شمولی فەڕەنساکە کە تۆ قسەی لەسەرکەی بری ڕکابەری تێدانی یعنی هەر بەسیترین شت من لە کوی گشتی خولەکانی ئەم ساڵە کە بۆت باسکەم یا پێت بڵێم یعنی دیقەت بدەن ئەم ساڵ پاریس سەن ژێرمان تاوەکو ئێستا 5 یاری لە خولەکەی دۆڕانەوە لە خولی فەڕەنسی کە جیاوازیکی زۆر زۆری هەیە لەگەڵ ڕکابەرەکانی بایرن 1 دۆڕانی هەیە باشە یعنی ئەمە جیاوازیکی زۆر زۆرە لە ڕکابەرەکانیە خولی ئیتالی بەو چێشمە ئینتەر میلان 5 دۆڕانی هەیە یعنی کاتێ لە دۆخەکان وردەبیتەوانێ ئەمە شمولی فەڕەنساکە پاریس سەن ژێرمان شکستی بەرامبەر بە لیۆنەنا بەڵام هێشتا یاریکی دواخرا و هێشتا بە خاڵش لە پێش لینسەوەیە بۆیە ڕکابەری خولی فەڕەنسیە توانین بڵێن ڕکابەریکی تاگلایانەیە بۆ پاریس سەن ژێرمان و هەستی پێ نازناوی خولی فەڕەنسی بتوانێت بەرێتەوانەوە وەکووە 2 ئەبتاڵی لەسەر یەک بردی بێتەوانێت چونکە ئیجازەکەونە گەورەی جیاوازی پاریس سەن ژێرمان لەگەڵ تیپەکانی تر ئەبەو جۆرە سەرچاوی گرتووە لە یعنی کە لە ڕکابەرەکانە بەم جۆرە تیپەکە دەتوانێت ڕوبەڕووی ڕکابەرەکانی بێتەوە تا کاتێک یاریی ژە دۆڕێنەوە تا 5 یاری دۆڕانەوە هێشتا یاریی دواخراویشی ماوە هێشتا 2 خاڵژ لە پێش ڕکابەرەکەیەتی یعنی تۆ سێری ئەم جیاوازیە زۆر زۆرە لەگەڵ تیپەکانی تراکە هەیەی بۆیە یعنی جیاوازی خولی فەڕەنسی لەگەڵ خولەکانی دیکەیەوە جیاوازی یاسی پاریس سەن ژێرمان لەگەڵ ڕکابەرەکانی دیکەیە بەڕاستی زۆر زۆرە سەبارەت بە ئیتالیا لای هەمووتان ئاشکرا لە ئیتالیا ڕکابەریشی توند هەیە بۆ گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو دوێنێ یۆڤانتۆس سەرکەوتنەکەی تۆمار کرد و بەمەش توانی چانسێکی بێست بداتە خۆی بۆی بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو میلانیش پلەی دووەمی وەرگرتەوە طبعا بۆ زۆر هاوڕێ کە ئێمە باسی حاڵەتەکانەکەین یا بۆ نمونە باسی ڕکابەری خولەکانەکەین ئێستا ئەوەی کە لە پرتوگال ڕوودەدا تامان پۆرتۆ زۆر نزیکە لە دەسەبەرکردنی نازناوی ئەم وەرزەی خولیانەکانی پرتوگال لە 4 هەفتەی کۆتاییە جیاوازی 7 خاڵە لەگەڵ بەنفیکا و تاوەکو ێستا لە کۆی گشتی خولەکانە ئەگەرچی بەنفیکا یەکەم نییە بەڵام ئەو تیپەیە کە تاوەکو ێستا شکستی لێ بەسەر ناتوە و ئەو سپۆرتینگەی کە لە ڕکابەری ڕاستە و خۆی پۆرتۆیا بوو تامان سپۆرتینگ 7 خاڵی هەبوو ئەگەر بیبردایەتەوە دوێنێ بوو بە 74 خاڵ و جیاوازی 5 خاڵی لەگەڵ پۆرتۆیا هێشتاوانێ بەڵام مۆرینۆ گەورەترین خزمەتی بە تیپەکەی پێشووی کرد سەرکەوتنی لە نێو یاریگای سپۆرتینگ لیشبۆنە بەرامبەر بە سپۆرتینگ لیشبۆنێنە و مۆرینۆ هیچ دۆڕانێکی نییە لە مەرزەی خولی پرتوگالیە تەنها کۆمەڵە یەکسانی زۆری هەیە و ئێستا پلەی دووەمی گرتووە و بە دڵنیایی لە وەرزی داهاتوو یەکێ بێ لەو تیپانی کە بەشداری چامپیۆنز لیگ دەکات لە پاشکۆی پاڵاوتنەوەە کە بەشداری چامپیۆنز لیگ دەکات و ئەم پێگەی لە سپۆرتینگ لیشبۆنە وەرگرت کە ئەمە بۆ خۆی لە خۆیان دەستکەوتێکی گرنگە وەرکابەری خولی پرتوگالیش بۆ پۆرتۆ یەکلا دەبێتەوەێت چونکە جیاوازێکی زۆر لە نێوانیان هەیە ئەم هەفتەیەش وەکو پێم وتنی یارە دواخراوەکەی سیتیمان هەیە کە تاوان یاری پێشخراوی شاری دواخراو نیە چونکە یاری جامەکەیت یاری دواخراوەکەی سیتی لەگەڵ کریستال پاڵاسایە و ڕکابەری ئیتالیاژەکو پێم وتم ڕکابەری چامپیۆنز لیگ ڕکابەریکی دوور و درێژە و ڕکابەریکی بەردەوامیە بێت لە نێوان یۆڤانتۆس و میلان و ناپۆلی و کۆمەش قەراری وایە کە ئایا لەم ڕکابەریە بەردەوام دەبێت یاخودنا چونکە کۆمۆ لە ماوەی ڕابردوو چەند یاریەک کۆمەڵی خاڵی زۆر باشی لە دەستدا ئەم هەفتەیە لە کۆی سێشەمە و چوارشەمە بەشێک لە یاری خولەکان ئەنجامەدرێ خولی ئیسپانیا یاریەکانی دەست پێ کاتەوانێ خولی ئینگلیزی ئەو یاریە پێشخراوانە و ئەنجامێرێ کە بەبوونی جامەوە گۆڕانکاری بەسەری وهەنێکی یاری دواخراوەکە بە هەمان شێوە ئەنجام دەدرێت لە کۆی گشتی یاریەکانە
کە چەڵسی ژیاری پێشخراوی خۆی ئەنجامە بۆ ئەوە برایتنی ژیارەکەیەکە هەفتەیەکی گرنگ بۆ خولەکان بۆ ئامادەکاری بۆ هەفتەی داهاتوو بۆی کە هەفتەی بەڕێوەچوونی چامپیۆنز لیگە دێمە لای کۆمنتەکان کۆمنتی هاوڕێیان تاوان پرسیارشتێکی جاتبێ کاکازیان ئەڵێ مۆرینۆ لە خول نەدۆڕایە تاکەیانەیە نەدۆڕای تر کازیان شتی مۆرینۆ لە یاد ناکە کاگوەلی دەڵێ هەر نۆزدانەکەی تری خولنگلیزی پاڵێوراون جگە لە ئەرسیناڵ تەوانم وتە بەناوانکەی مۆرینۆیە کاگاژنی لەڵێ ڕۆژە وتم باسی لیدز وتە باسی چی بکەم بینی چۆن مانچستەر یونایتدی لە ئۆڵترافۆرد چۆ کرد هاوژینگیان ئەم باسی چی لیدزە بۆ بکەم من پێگاتەکەی ناسم بەخوا من دارلۆ ناسم جستنە ناسم ڕۆدۆنە ناسم بۆگڵە ناسم سیگۆرسۆنە ناسم کاکە ئەمپادۆ ناسم ستاچە ناسم ئۆکافۆرە ناسم پێشتر لە میلان بۆ ئاراونسۆنە ناسم کاکە نیۆنتۆ ناسم کالڤەرلیونە ناسم نمیچیا ناسم پێگاتەکە ئەناسم بەس باسی چ شتێ فڕکاکە ڕانێرەکەشیانە ناسم کە فارکێ بەس من باسی چی لیدزت بۆ بکەم خۆ من دانانیشم سەیری یاری لیدز یونایتد کەم وەکوی یاریی تەکتیکی وەکوی سەیری یاری ڕیاڵ مەدرید یەکەم وەکوی سەیری یاری میلانەکەم سەیری یاری ئینتەرەکەم نا من یاری لیدزکەی بینم بە سەیری یارەکەیەکەم ناتوانم هیچی لەسەر بڵێم هاوژین گیان کاک سەفەر ئەڵێ خاڵە حەمەدیان چی دێ وەڵای بەزەیم پێهاتەوە بەس زاتی خوا شایانی بەزەیە ینی بەجددی ئەرسیناڵ بۆ پریمەر لیگ تیپێکە شایانی بەزەیە و ڕەنگە هەمومان حەسکەین بۆی کام ساڵ هەرچۆنە بێرسان ڕکابەری پریمەر لیگکە کاک خالید پێم وتی دڵناوی مامۆستا گۆران کە پریمەر لیگ لە مەترسیدا بۆ ئەرسیناڵ کاک محەممەد سەوارەت بە ئێسی میلان ساڵی داهاتوو چی بکە بۆ بردنەوەی ناز تاوان بەشێک لە کۆمنتەکانم لا نەماوە داوا لە هاوڕێیانەکەم کۆمنتەکانیان بنووسنەوانێ بەخوا من تەنها چەند کۆمنتەم لە بەردەسامەوە کە خوێنمەوانێ کاک دیدار سەبارەت بە میلان پرۆژەیەکی لەگەڵ ماسی میلان و ئەلێگری من با تەفاسیلی پرۆژەکەت پێ بڵم کە من بۆچی ئەمجارە بە گەرانەوەی ئەلێگری دڵخۆشم ئەلێگری و گرێبەستانی سەرەتای وەرزەوەیان کرد بەوە عادیەوە بۆم تیپە بگاتەوە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو و کاتێکم تیپە دەگەڕێتەوە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو ئەلێگری لە ساڵی دووەمە بەڵێنیەوەی داوە و پێی ڕاگەیاندون و توێتی من لەماوەی 2 ساڵی داهاتووە یعنی پاژێگەمە چامپیۆنز لیگ من هەوڵی ڕکابەری دەدەم چ لە چامپیۆنز لیگ بێت چ لە خولی ئیتالی و لەماوەی 2 ساڵی داهاتووە بە تایبەتی هەوڵی بەدەستهێنانی خولی ئیتالیەم و هەوڵی دەستەبەرکردنی ئەنجامی باشیم لە چامپیۆنز لیگ و وعدوایە مێرکاتوویکی گەورە بۆ ماسی میلان و ئەلێگری ئەنجام بدێت طبعا با زۆر سەراحەت پێتان بڵێم کە دوای ئەم پرۆژەیە ئەلێگری ئەگەر پێشتر سەرکەوتوو نەبێ یعنی دۆخێکی زۆر قورسە بێ کاگارامتەنیاڵی بەزەید باندەرانی میلانە نەوەڵا بۆچی بەزەین باندەرانی میلان هەبێ ئەسە من وەکو خۆمدا لەوە چێ میلانی 2009 و ئەوانە با لەوە چێوانیش گوناحن بەس ئێستا من وەکو خۆم ڕەنگە کەستان نەدانزانی بە تۆپ چیەکە کاتێ من ئەو نازناوانەی گرنگ بۆ لە تۆپی پێ لە میلانم بینیوە من لەو سەردەمەی کەیتە بە تەواوی ئاشنای تۆپی پێبووین هەر چاوم کردوانی میلان چامپیۆنز لیگی برد ئەچووە چواری ئەبتاڵ چاوم کردوانێ چوونیایی دۆڕانی چاوم کردەوە چامپیۆنز لیگی تری برد خولی ئیتالی برد سوپەری ئەوروپا و جامی جیهانی یانەکان و هەموومانەی دەستەبەر کردووە لە سەردەمی نوێ دیسانەوە خولی ئیتالی بردو و 2 وەرز پێش ئێستا خولی ئیتالی بردووەتەوانێ و ناوەڵام میلان باشە سوپەری ئیتالی بردوێتەوە بەڵام ئێستا کێشەکە بۆرسناڵ ئەوەیە لە دوای ڤینگەرەوە نزیکی 22 ساڵام تیپە نازناوی پریمەر لیگی نەبردوێتەوە جگە لەوە بۆچی ئەرسیناڵ شانی بەزێت تامانەوە بە قسەیەکی خراپۆری مەگرە بەوەی کە تۆ ئەمە 3 ساڵ 4 ساڵە ئەچیتە بەری سەرەوانێ هەنگاوێکی کورتێ بێنێ ئێمە کە ئەڵێن بەزەی من حەز دەکەم ئەم عقدەیە بۆ ئەرسیناڵ کۆتایی بێ بەزەی بەو بەزیە ناڵین وەکو گاڵتە پێکردن نە بەزەی بەوەی کە ئەم عقدەیە کۆتایی بێتی ئەرسیناڵیش بێتەوە نێو ململانێت چونکە بینیتان لیڤەرپوڵ کاتی عقدەکەی کۆتایی پێێنە 2 ساڵ دوای جارێکی تر پریمەر لیگی برداوان 2 ساڵ 3 ساڵ دوای جارێکی تر پریمەر لیگی دەستەبەر کردوان ینی بەس ئەو نەقورسە عقدەکە کۆتایی بێت کاگەڵمەد نەخێ ڕاز نییە و دەنگۆی لەسەر دیلێخت
ئەزانین چۆنە حەسرە گیان ئەڵێ ئەرسیناڵ ئەگەر خول نەبات بە زووترین کات ئارتێتا لەبەرەوەی دەرفەتی چامپیۆنز لیگی لەبەر دەمایە کە یاری کۆتایی چامپیۆنز لیگە بۆ نمونە بگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ یا ئەگەری بردنەوەی نازناوەکەی بێتە بەردەم ئەمە ڕەنگە شەفاعەتێکی بۆ بکە بەڵام قسەکەی جەنابتان تەواوە ئەگەر بێت و ئارسناڵ لە مەرزە نازناوی پریمەر لیگ نەبە بەرپرسیاریتی تەواو ئەکەوێتە سەرشانی ئارتێتا و پێویستە لێپرسینەوەی تەواوی لەگەڵا بکرێ و لەگەڵ یاریزانەکانیش چونکە ناکرێت تۆ هەموو ساڵێونە خاڵ لە پێش بیت و تۆ خولەکە لە دەست بێ. کاک محەممەد وەکوتم ئەرسیناڵ و مانچستەر سیتی 6-5 یاریان ماوە یارەکانی پریمەر لیگ هیچی گرنتی نییە تێگەشتی لێم من بەس دوێنێ وتومە ئەرسناڵ یعنی بە حەوخاڵەکەش کە لە پێش بووە یعنی قەنات مۆقسی مۆرینۆ بوو لەگەڵەوەی ئەمە یعنی پێشببینی تەندروست نییە بۆ پریمەر لیگ یعنی چه ئەرسیناڵ بی بەچمان سەرستی بە میتیان نییە چونکە ئەمە وردەکاری بچوو گەسە پریمەر لیگ وەکو چامپیۆنز لیگ وایە وەکو یاری کۆتایی چامپیۆنز لیگ وایە هەموو یاریێکیان یاری کۆتایی چامپیۆنز لیگە. ئەرسیناڵ 7 خاڵ لە پێشە کێشەی چییە؟ وەڵای کێشەی لایەنی دەرونیە نازانم کێشەی چییە. کاک بەرهەم ئەرسیناڵ کەس نییە لە هەڵ ئەرسناڵ وەکو هیچ شتێکێکی تیپێن و هیچ تیپێکی دیکە نیە لە گەڕەکانی کۆتایی خاڵ زۆر لە دەستە تامان لەبێ مۆقدێ زاڵ بووم بەسەریا خۆم جارێ ئەرسناڵ بە تەنیا خاڵی لە دەست نەجا خۆ بە تەنیا خاڵی لە دەست بە ئێستا سیتی 4 خاڵ لە پێش بوو سیتیش خاڵی چاکی بۆ لە دەست هاوکاری باشی کرد. کاگاژین ئەڵێ ئەرسیناڵ هیچ نازنا پێشتر نازناوی کوپەکەی ستودیۆ بردوێتەوە نازناو نەبات خەتای تو بۆ خەتای منە هاوژین یان بۆچی خەتای منە کاک مۆرینەوە بێتە مدەڕیبی ڕیاڵ وەڵا نازانم کاک دیدار ئەڵێ ئەتلێتیکۆ لە پێشە بەخوای گەورە یەکشتان با پێ بڵێم سەبارەت بۆ دویاری چامپیۆنز لیگ طبعا دوو تیپی ستایلی نزیک لە یەک یاری کردن ئارسیناڵ و ئەتلێتیکۆ مەدریت دوو تیپن کە ئەو بۆڵێ فەرمو هێرش بەرە و بۆڵێ فەرمو هێرش بەرە ئەو بۆڵێ وەرە گەرازای گۆڵکە و بۆڵێ وەرە گەرازای گۆڵکە ئەمە یاری ئەتلێتیکۆ مەدریت و ئارسناڵ ئەم حەزەرەگا بۆی گۆڵێ بکەویتە بەرگری لەم گۆڵەکە بڕوای وایە 180 دقە بەرگری لەم گۆڵاکە ئەو گۆڵەیەکە و حەزەرەکە لەوەی 180 دقە بەرگری لەم گۆڵە وایە لەم یاریانە تێگەشتن لی زۆر زۆر قورسە تۆ گرنتی چیەکەی غەڵەتکە بۆبڵ غەڵەتەکە یا لینگلت غەڵەتەکە یا گابرێل غەڵەتەکە یا سابلیبا غەڵەتەکە یا ڕایا غەڵەتەکە یا مۆسۆ غەڵەتەکە ئەها ئەمە یاری ئەتلێتیکۆ مەدریت و ئارسناڵە بە پێچەوانەوە یاری پاریس سەن ژێرمان و باری نوێخ یاریەکی شەڕەنگێزی هێرشبردن و گۆڵکردنە یعنی دوو یاری زۆر زۆر لێک جیازی وە تەنانەت ئەو دوو تیپەی کە یاری کۆتای ئەنجامێن ئەم تیپەیان ئەتوانین بڵین ئەبێتە باشترین تیپ و دەبێتە باشترین نوێنەری شێوازی یاریکردنی بەرگری پێڵی بەرگری ناوچەی پێڵچی پێڵێ چێتە بابی باشترین نوێنەری شێوازی بەرگری و ئەمیشان لەبێتە باشترین نوێنەری شێوازی هێرشبردن و ئەم دوو تیپە ڕوبەڕووی یەکەبنەوە یعنی ئاوا ئەم یاری چامپیۆنز لیگ ئەوە تا حەمد گیان باسیەوەم کرد ئەڵێ کاکاروان ئەڵێ پێشبینیت بۆ خولی ئیسپانی من پێم وایە ڕیاڵ سۆسیداد لیگا پێشبینی چی ویژدانە بێ 9 خاڵ بزان بەرشۆنە 9 خاڵە پێشە چ پێشبینە پێ یعنی من دانیشم بڵێم لەم 7 هەفتەی کۆتای لەم 6 هەفتەی کۆتایە بەرشۆنە 3 یاریە دۆڕێنێ و ڕیاڵ مەدرید هەموو یاریەکانیە باتەوانێ و وەڵای خولی ئیسپانی چارلز جیاوازەکە بە تەواوەتی تێک چوو یعنی ئەوەی شتێک نییە کە بڵێ وەڵا پێشبینی یا پێشبینیتیانە کە خالی دەڵێ راپۆرتێکم بینیوە لەسەر دۆخی دارایی ڕیاڵ مەدرید گویا لە لێواری داڕوخاندا هەشتیوا بوونی ئەگەروا بێت پیرەست تووشی گەورەترین شکستە بێت لە مێژووی خۆیدا بارودۆخی دارایی هەمیشە کۆمەڵە شتێنی نێنی لە ژێرەوە هەن من ناڵێم وایە بەڵام ڕەنگە لە داهاتووە بۆ زۆر تیپی تریش بۆ دیوی دارایی ئەم شتانە ئاشکرا بێ ئەوە هەندێکیشیان بە جۆرە لە جۆرەکان بە فێڵ و بە سوو بەمانە ئەشارێراوانێ بەڵام ئێستا وەکو دەتەقیق بڵێ من مەترسیە لەسەر ڕیاڵ مەدرید ئەم دەقەیەوەکو مەترسینیە لەسەر ڕیاڵ مەدرید شیکاری وەرچین پێشکەشکردن